عفو ولو لباسك دور دەکەین وەسەمە چۆن ئیتباعی پێغەمبەرکەم صلی الله علیه و سلم تا بتوانین بۆ مەقامە بگەین کە ڕۆحیانەتمان پێی شاد بی. والله یەکەمیش سا ڕاست و دروست بی لەگە خوای، دووەمین ڕاست و دروست بی لەگە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، پاشان تەسبیحکردنی ئەو سونەتانەی کە لە بۆ ئێمەی بەجێهێشتووە. بەڕاستی تەسبیحکردنی سونەت، دەستگرتن بە سونەت نیشانی خۆشەویستی پێغەمبەرەیە صلی الله علیه وسلم. خی گەورە پاداش تەمام سەجەن بینەوە سەر باسەکەی خۆمان لە نێو ماڵدا حتمما ئیش هەن کەم یان زۆر پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم چەندە و چۆنە هاوکاری هاوسەرە بەڕزەکانی خۆی کردوون. طبعا ئەوە بەڕاستی شتێکی یعنی نامۆیە لە ناومە ئەگە پیاو لە ماڵی یارمەتی ئافرەتەکەی بدا، بەڵکو بە ناوێکی ناشرینیش ناوبانجی دەردەکاتن کە فلان ئاوایە ئەو هەیە. طبعا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام وەکو پێغەمبەر، وەکو قائیدی جەیش، وەکو ڕئیسی دەوڵەتێک ئەوای تەعامل نەدەکرد لە ماڵێ، بەڵکو وەکو پیاوێکی نەرم و حەلیمی باوەفای محبوب تەعاملی دەکرد لەگەڵ خێزانەکانیدا. تەمەن لە حەزرەتی عایشەیان پرسی گوتی ئەنا عایشە ئایا کە پێغەمبەر دێتەوە ماڵێ چ دەکا؟ ئەی چ دەکە؟ فەرمووی چ دەکە؟ ئیشی ماڵێ دەکاتن. ئیش گوتیان وەکی چ؟ وەڵڵاهی ئەگەر جلکەکی دەڕابی، جول بەرگەکی دەڕابی بەخۆی پێدەی دەکە، ئەگەر نەعلەکەی دەڕابی بەخۆی چای دەکە، ئەگەر ئیشێکی ماڵ هەبی دەیکە. بەڕاستی ئەوە سونەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. ژن لە ماڵی هەموو ئیشێکی پێ ناکرێت کاکە. پیاویش برێ من ئاغامە وەڵا ئیشانی هیچ عایدی من نییە، ئەکەشم پشتی دەشێ. کاکە مافور هەرگرتن ئیش نانە، کاکە موبەڕیدە هەرگرتن ئیش نانە، کاکە نەفت پڕکردن ئیش نانە، میسال غاز پڕکردن ئیش نانە، کاکەوانە قورسە نەبیشانە. بەڕاستی دەبی پیاو ئەنجامی بدە. ئەتو برێ وەڵڵا ئەمە نابی پیاو هیچ ئیشەشی بکە، ئەوە دینداری نییە. دینداری ئەوەی کە پێغەمبەر کردیتی عەلەیهی السەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئیشی لە بۆ خێزانەکانی دەکرد. ئەو ئیشانی کە ئەوان پێیان نەدەکرایە، ئەوان پێیان نەدەگەیشتن، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەشی کرد کەسی پێغەمبەریشە کە قائیدی جەیشیشە کە ڕئیسی دەوڵەتیشە. بەڵام وە نەبی برە کو ئەو ئیشی بە من دەکەنە من پێغەمبەرم نا، بەلعەکس بەڵکو ژن ئەوها ئەو پیاوەی خۆش دەوێت کە هەر هاوکاری بی، کە هەرمەتیدەری بی، کە پشت و پەنای بی لە ماڵێ، نەک هەوەکی ئاغایان دانیشی احترامات ماڕوو قسەکە ئەو هەیە لەوەکی ئاغایان یعنی لە ماڵێدا بنیشی بەس ئەمر بکاتن. ئەخەبا بەوەش بەشەرە، ئەوش بەشەرە، ئەوە ینی تاقە و وزەکانی مەحدودن. دەبێت ئینسان زجی بە خێزانی خۆی بسووتێ هاوکاری بێ ئەوەی کە پێویستبی لە ماڵێ دەگەری ئەنجام بدە. ئەوە ئەوڕێ شوێنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام هیچ عیبیش نییە. ئەوە نابی بە عورف و عادەتێکی فاسیدی خەڵکی وەڵا ئەمە نەتوانی یارمەتی ماڵ و منداڵی خۆمان هەیە. بەلعەکس ئەمە علاقەمان لەو عورف و عادەتە فاسیدە نییە، علاقەمان بە پێغەمبەری خۆمانە عەلەیهی السەڵات وەسەلام. لەگە ماڵ و منداڵی خۆی هاوکار بووە، ئێمەش هاوکار دەبین لەگە ماڵ و منداڵی خۆم. ئینسان دەبێت بەخۆی ئینسافی هەبی، چکە ئەگەر ئەتوو مامۆستای پیاوەکە مامۆستای ئەو ئافرەتەکەش عینە مامۆستا هەمان دەوامە، یان مەسەن پیاوەکە مۆزەفە ئافرەتەکەش لە جێیەکی دەوام دەکات کە هەردووک ماندی نەحقە هەردووک هاوکاریەک بن. نەک ئەو بێ دانیشە ماندیمە یان لە دیار تەلەڤیزۆنی دەست بداتەوە کۆنتڕۆلی ئەوش لە قوڕ بەسەرش بەو هەموو ماندی بوون و زەحمەتێک هاتۆ دووبارە ماندی بوون و زەحمەتی تر بچێشیتن. نا یعنی کو خۆشەویستی پەیدا دەبی لە ماڵ ئەو وەختی ئەو پیاوە هەست و شعوری ئەو ئافرەتەی ڕاگری هەست بەو ماندی بوونەوی بکاتن. کورە خۆزیە کە شیوەکە لێ پێشدادی پێی برێ دەستت خۆش بی، پاش ئەو هەموو مادی بوون پێ برێ دەستت نەرزی، پێ برێ وەڵڵاهی شیوەکی خۆشم خوارد. ئەوە هەر بەسیط ترین